درەنگانی شەوی ڕابردوو فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا هێرشێکی ئاسمانیان کردە سەر حەشدی شەعبی لەسەر سنووری عێراق و سووریا. ئاژانسی دەنگوباسی سانای سووریاش بڵاوی کردەوە لەو هێرشانەدا منداڵێک کوژرا و 3 هاوڵاتی مەدەنیش بریندار بوون. هەروەک کەتیبەکانی سەیدولشوهەدای سەر بە حەشدی شەعبی کوژرانی 4 چەکداری کەتیبەکە و برینداربوونی 3 چەکداری دیکەی لە هێرشەکەدا ڕاگەیاند. بەڵام ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاندووە ژمارەی کوژراوانی 7 کەسە. لای خۆی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە درەنگانی شەوی ڕابردوو بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشی ئاسمانیان کردوتە سەر بارەگاکانی حەشدی شەعبی لە عێراق و سووریا، کاتێدا ئەمبارێکی چەک و چەند بنکەیەکی گروپەکانی حیزبوڵڵا و سەیدولشوهەدا بە ئامانج گیراون. جۆن کێربی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن دەڵێت لەسەر فەرمانی بایدن هێرشەکان ئەنجام دراون. ڕاشی گەیاند ئەم هێرشانە لە وەڵامی کردنامانجی بەرژەوەندەکانی ئەمریکا بووە لە عێراق. لە بەرامبەریشدا و لە نوێترین کاردانەوەدا حەشدی شەعبی باری نائاسایی بۆ دەستپێکردنەوەی جەنگ دژی ئەمریکا ڕاگەیاند. لەو چوارچێوەیەدا نووسینگەی موستەفا کازمی لە زاری لیوا یەحیا ڕەسوڵ وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ڕایگەیاند ئیدانەی هێرشە ئاسمانیەکەی ئەمریکا دەکەین کە شەوی ڕابردوو بنکەیەکی لە سنووری عێراق و سووریا کردە ئامانج. ئەو بەرپرسە سەربازیە وتیشی ئەم کارەی ئەمریکا پێشێلکردنی سەروەری عێراقە و ڕەتی دەکەینەوە. لە هەمان کاتدا باسی لەوە کرد ئەوان ڕەتی دەکەنەوە ناوچەکە بکرێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی هێز و دەستدرێژیەکان. داوای ئارامکردنەوەی دۆخەکەشی کرد و جەختی لەوە کردەوە هەموو گرژیەک ڕەت دەکەنەوە. لە درێژەی کاردانەوەکاندا سەعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند ئەم کارە سەقامگیری ناوچەکەی تێکدا. ئەو لێدوانی خەتیبزادە لە میانی کۆنگرەی ڕۆژنامەوانی هەفتانەی خۆی داهات سەبارەت بە هێرشەکەی ئەمریکا بۆ سەر گروپە چەکدارەکانی سەر بە ئێران لە سەر سنووری عێراق و سووریا. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران داکۆکی لەوە کرد ئیدارەی نوێی ئەمریکا تەنیا لە سزاکانی سەر ئێراندا نا بەڵکو لە بابەتەکانی دیکەشدا هەمان سیاسەتی ئیدارەی دۆناڵد ترامپ پەیڕەو دەکات و وتی ئیدارەی نوێی ئەمریکا لەبارەی هەڵسوکەوتی هەستناسکانە و هەنگاونانی هەڵە کە کێشە و گرژی لێ دەکەوێتەوە لە ناوچەکە پێویستە ئاراستی خۆی ڕاست بکاتەوە با ئەوان واز لە دەزوەردانە ناو کاروباری ناوچەکە بێن و خەڵکی ناوچەکە خۆیان بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن. وتیشی ئەو کارانەی ئەمریکا ئەنجامیان دەدات سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێک دەدات. یەکێک لە قوربانیانی ئەو ناسەقامگیریەش ئەمریکا خۆی دەبێت.